لەسەر ئەو تۆمەتانەی کە ڕاستەی محەممەد حەلبوسی سەرۆکی لە کاردراوی پەرلەمانی عێراق و سەرۆکی پارتی تەقەدوم دەکرێت گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز ئەمیر دامی شارەزای سیاسی کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان دەبن. بەڕێز ئەمیرم کاتتان باش، سپاس بۆی کە ئاماجەن لەگەڵمان. سەرەتا بە قسەیەکی حەلبوسی خۆی دەست پێ دەکەین. ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی کە نامەوێ عێراق جێبهێڵم و هەڵنایم لە عێراقدا و دەچمە بەردەم دادگا. واتە حەلبوسی مەبەستی ئەوەیە نایەوێت بە دەردی تارق هاشمی و ڕافع ئیساوی بچێت لە عێراقدا؟ نعم، تحية لكم سيدات السادة. بەڵێ شەوتان باش، شەوی بینەرانی کوردستان 24 باش بێت. ڕاستەکە من پێم وایە ئەمڕۆ بەڕێز حەلبوسی پەیامێکی زۆر گەورەی گەیاند، چونکو جەختی لەوە کردەوە یاخود ئێمە وا ڕاهاتوین کە دوای هەموو کێشەیەکی سیاسی و بە ئامانزکردنێکی سیاسی ڕێگەی هەڵاتن هەمیشە کراوەیە بەبێ ئەوەی ڕوبەڕووبوونەوە هەبێت. بەڵام ئەمڕۆ بەڕێز محەممەد حەلبوسی پەیامێکی بە سیاسیەکاندا کە گوتی تەنیا ئامادەیە بچێتە بەرامبەر دادگا و بەرگری لە مافی خۆی دەکات و ڕاستەکان ئاشکرا دەکات. ئەمە واتە ئەوەیە دەکرێت ئەوەی ئەو ڕوبەڕووی ئەو کراوێتەوە تەنیا تۆمەت بێت، چونکە ئێمە وا ڕاهاتوین هەر کەسێک لە ڕووی سیاسیەوە دووساری کێشەیەک ببێتەوە چەند شێوازێکی تۆمەتبارکردنی لە بەرامبەر بەکاردەهێنن، ئاویش لە بەرامبەردا ڕازی نابێت کە ڕوبەڕوو بێتەوە و ڕادەکات. بەڵام بە پێچەوانەوە ئەمڕۆ محەممەد حەلبوسی پەیامی ئەوەی گەیاند کە دادگا هەیە و متمانەی بەخۆی هەیە کە پەنجەی تۆمەتەکان دەکرێت ڕەتی بکاتەوە بچێتە دادگا و تەواوی تۆمەتەکان ڕەت بکاتەوە. بۆیە من پێم وایە پەیامی ئەو پەیامێکی زۆر گەورە بوو، دەکرێت ڕوبەڕووبوونەوە هەبێت و دادگایەک لاکرەوە بێت. برێز دایمی ئەف بریارە یعنی دوورخستنە حەلبوسی ji parlamentoyê serokatiya parlamentoyê biryarekî siyasî ye yan biryarekî hukukî? من بەڕاستی ناتوانم بڵێم ئەمە بڕیارێکی سیاسیە، ڕەنگە ململانەیەکی سیاسی هەبێت، بەڵام من وەکو یاساناسێک مافم ئەوەیە کە ڕێز لە بڕیارەکانی دادگەکان بگرم. من تاکو ئەم ساتەش پێم وایە کە بەڕاستی دادگای باڵای فیدراڵی مافی ئەوەی نییە کۆتایی بە ئەندامەتیس ئەندام پەرلەمانێک بێنێ محەممەد حەلبوسی بێت یان هەر کەسێکی دیکە. دادگای باڵای فیدراڵی مافی ئەم شتێنی بەڵکو پەیڕەوێکی ناوخۆ هەیە لە نێو پەرلەمانی عێراقدا بە گوێرەی مادەی 12 خاڵی یەکەم کە دەڵێت کشانەوە تەنیا بە دەستەکار کێشانەوە دەبێت یاخود بە کۆدەنجینی و پەرلەمان. بۆیە من پێم وایە ئەم بڕیارە بنەمایەکی دەستوری نوێی بە دادگای فیدراڵی بەخشیوە مافێکی دیکەی بەخۆ بەخشیوە و دەرگای ئەوەشی خستوەتە سەرپشت بۆ ئەوەی چەندین ئەندام پەرلەمانی دیکە هەبن لە کارەکانیان دوور بخرێنەوە کۆتایی بە ئەندامێتیان بهێنرێت بە هەمان شێوەی محەممەد حەلبوسی بەتایبەت کە چەند ئەندام پەرلەمانێکن کە حکمیان لەسرە و تۆمەتی گەندەڵیان لەسرە، تۆمەتی نەبوونی دەستپاکیان لەسرە. بۆیە ئەوەی حەلبوسی گوتی کە ئاماژێ بەوەی کرد کە من دەستمە دادگا باڵای فیدراڵی ئەمە شتێکی زۆر گەورەیە، پێچەوانەی زۆربەی ئەو سیاسیاتانەیە کە زۆر لە سیاسەکان نایکن و هەمان کاتدا پێچەوانەی زۆر شتی دیکەشە. باش بەڕێز ئەمیر، چاوەڕێ دەکرێت دادگای عێراق پارتی تەقەدوم واتە پارتەکەی حەلبوسی دابخات؟ ئایا ئەو دەسەڵاتەی هەیە لە ڕووی یاساییەوە دەتوانێت بیکات یاخود نەخێر ئەویش چەند ڕێکارێکی هەیە؟ من پێم وایە کە ململانەیەکی سیاسی لە ئارادایە، ناکۆکێک لە ئارادایە و بە ئامانزکردنێکیش هەیە. تۆمەتبارکردنی بەڕێز محەممەد حەلبوسی بەوەی کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی کردو و ڕایشکاری ئیسرائیلی هەبووە، ئەمە شتێکە بەڕاستی پشتڕاست نەکراوەتەوە، چونکە ئەم کۆمپانیایە بۆ خۆی چەند کەسایەتیەکی سیاسی و حکومی پێشتر مامۆڵەیان لەگەڵ کردو ڕێکوتنیان هەبووە، بۆی ناکرێت ئێمە ناچێ پەنجەی تۆمەس بۆ هەر کەسێک درێژ بکەن کە پەیوەندی بەم کۆمپانیایە و هەبێ بڵین سەر بە ئیسرائیلە. بۆیە من
وای دەبینم کە زۆر لەو وەزارەتانەی کە مامەڵەیان لەگەڵ کۆمپانی ئەمریکیەکان کردو بە سیفەتی ڕاوێژکار هەمان ئەم بابەتی حەلبوسیان لەسەر جێبەجێ دەبێت و ئەمەش لەسەر وەزارەتەکان جێبەجێ دەبێت کەواتە ئەمە ناکرێت شتێکی وەڕبدە بۆیە من وای دەبینم بە ئامانجکردنێکی سیاسیە زیاتر لەوەی کە بابەتەکە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبێت. بەڵێ برێز دایمینوها هەلبژارتن لە عێراقی چی بوون مەزنترین بەرە بەرەی سادر بوو ji parlamento vekşiyan nuhaji partiye herî mezin ya sunne yan dê vekşe yan jî dê were girtin. Yani ev yek çi wêneyek dide gora panî siyasî Iraqê çawa din من پێم وایە کە لایەنە سیاسەکان لە ئێستادا بڕیار بەدەستن ئەوانە ئێستا بڕیار بەدەستن پەیامی زۆر نەرێنی پێشکەشی کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەن چەند لایەنێکن کە براوە بوون بە پێکاتەکانەوە وەکو ڕۆتی سەدر لەسەر ئاستی شیعی و هەروەها پارتی تەقەدوم لەسەر ئاستی سوننەکان یاخۆت تەواوی پێکاتەکان دیکە وەکو پارتی لەسەر کورد کە پلەی یەکەمیان بەدەستێنەوە هەموو ئەمانە بە ئامانج کراون بە شێوازێک لە شێوازەکان ئەم پەیامە کە ئەم لایەنانە دەیگەێنن لە ڕێگەی بە ئامانجکردنی ئەمانەوە پەیامێکی نەرێنیە بارودۆخ و کەشوهەوای سیاسی گونجاو نییە بۆ ئەنجامدانی هیچ هەڵبژارنێک لە ئێستادا ئەگەر هاتوو هەڵبژارنەکان بەڕێوە چوون لە کاتی خۆیدا وەکو وایە کە کەسێک بە شێوازێک لە ڕێگەی بە شێوازێکی ناپەسەند ئەنجامەکان بۆ خۆی بە شتەکان بەدەست بێنێت ئەم هەڵبژارنە ئەگەر بکرێت هەڵبژارنێکی بە شێوازێک دەبێت و نابێتە ئامرازێکی نەتەوەیی و گەلی بۆیە پێم وایە ئەم هەڵبژارنەی ئێستا تەنیا بۆ ئەوەیە کە پشتی ئەو کەسانە زیاتر بگیرێت کە ئێستا بڕیاریان بەدەستە. سپاس بۆتە برێز ئەمیر داعمی شارەزای سیاسیش بەغدایە لەگەڵمان.